بێگومان ئێمە لیژنەکانمان 24 سعات لە گەڕان و بە دوواداچوونان و بەوردی چاودێری هەموو ئەو نرخانە ئەکەن و هەموو ئەو کاڵانەکەن کە لە مارکێت و ئەو شوێنانی کە ڕێگە پێدراون بکرێتەوە و هەر کەسێکیش خوا نەخواستە ببێتە هۆی بەرزبوونەوەی نرخیا ببێتە هۆی قۆڕخکاری کاڵایەک لە شارەکەمانە ئێمە ڕێکاری یاسایی بەرامبەر ئەگرینە بەر و هەموو لایەک دڵنیا ئەکەمەوە کە سنوورەکان کراون باشماخ کراوەیە پەروێزخان کراوەیە لە ئەم قەسرەوە خواردەمەنیەت لە ئیبراهیم خەلیلەوە خواردەمەنیەت کارگۆی مەتاڕەکان کراون ئێمە کێشەی هاتنی خواردەمەنی و کاڵا ئەساسیەکانمان نییە بۆیە تکا لە هاوڵاتیانەکەین ترسی ئەوەیان نەبێت کە کاڵانێت کاڵا بە ئاسانی ئەگاتە ئێرەوە کاڵایەکی زۆریشمان لە کۆگاکانە هەیە و تەنزیمێکی واشمان کردووە کە ئەم کاڵایانە بە شێوەیەکی ڕێک و پێک ئەگاتە ناو مارکێتەکان و پێداویستیەکانی خەڵک لەو شوێنانەیە دابین ئەکرێت.